بۆ ماوەی 2 ساڵ دەبێت پەرلەمان لە کار کەوتووە و هەوڵەکانی لایەنەکانیش لە سەرەتادا بۆ کاراکردنەوەی جدیەتێکی ئەوتۆی پێوە دیار نەبوو، بە تایبەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستان کە بە هۆکاری پەککەوتنی پەرلەمان دادەنرێت. بەڵام لە دوای هاتنە ئاراوەی پرسی ڕیفراندۆم پارتی چەندین هەوڵی بۆ کاراکردنەوەی پەرلەمان داوە، بەڵام تا ئێستا هەوڵەکان بێسوود بوونە. بەو پێی ڕای جیاواز هەیە لەسەر چۆنیەتی کاراکردنەوەی و چۆنیەتی تێپەڕاندنی پرۆژە یاساکان کە گرفتەکەی قوڵتر کردوتەوە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت ئەگەر لەو ماوە نزیکەدا پەرلەمان کارا نەکرێتەوە و وادەکەشی کۆتایی بێت بە کارەسات ناوی دەبات. زروفاتە ئاراوە پەرلەمانی کوردستان لە 12 2015ەوە لە کارکەوتووە یان لە ئەنجامدانی کۆبنەوەکانی خۆی وەستاوە و چەندین ئاڕا هەبووە چەندین کۆبنەوەش کراوە لە نێوان حیزبەکانی سیاسیەکان، بەڵام تا ئێستا کە جۆرە عینادیەکەیە نەتوانرا چارەسەری بۆ بکرێ. ئەوەش ڕەنگدانەوەشی بە تایبەتی لەسەر پەرلەمان و لەسەر دەرکردنی یاساکان و هەموارکردنەوەی یاساکان و پیداویستەکانی ڕۆژانەی خەڵک ڕاستەخۆ کاریگەری هەبووە. پەرلەمانی کوردستان بێ بتوانانی ئەگەن بۆ ماوەیەکی بتن تا ئیتفاقی سیاسی دەکەێت تەمەنەکەی خۆی دێشکاتەوە تا بتوانین حیزبەکانی سیاسیەکان بگەنە ئیتفاقی سیاسی و ئاجینە بکەیتەوە فەراغیشی یاسایی. بەڕاستی دەتوانم بڵێم بەکارەسات ناوی بۆم بۆ هەرێمی کوردستان کە خاوەن ئەو هەموو قوربانی دانە زۆرەیە، خاوەنی ئەو هەموو وەزعەیە کە هێناتی ئاراوە 25 ساڵ بەر لە ئێستا پەرلەمان و هەبی کەسی ئەوڕۆکە لە نەتیجەی منافەسەی حیزبی پەرلەمانی کوردستان بگێتە فەراغیشی یاسایی. بەڕای پەرلەمانتارێکی بزوتنەوەی ئیسلامیش لایەنەکان کەم تەرخەم بوونە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. دەشڵێت ئەگەر چی دەبیسترێت وادەی پەرلەمان درێژ بکرێتەوە یاخود پێشنیاری جۆرا و جۆر دەخرێنە ڕوو، بەڵام پێی وایە پێویستە هەرچی زووە پەرلەمان کارا بکرێتەوە و کۆتایی بە ئەزموونی درێژکردنەوەی دەستگا یاساییەکان بهێنرێت. بۆتەمای ئەوەی تەنانەت پێگەی سیاسی پێگەی دیبلۆماسیەتی کورد لە ناو و لە دەرەوە لاواز ببێت، ڕوبەڕووی پرسیارێکی ئیحراج بێتەوە لە هەر دەرگایەکدا لە ئەوروپا بێ، لە ئاسیا، لە ئەفریقیا بیان لە ئوسترالیا، هەڵێ بۆ پەرلەمانەکەتان لە کار کەوتووە. ئەمە وەڵامێکی زۆر ئیحراجە. پێویست و بەڕاستی سەرانی کورد ئەمەیان نەگەیان باە ئەمڕۆ و پەرلەمان هەر لە کار نەخرابایە کە لە کارژ دەخرا زۆر بەزووی بەگەر خراپایەوە. هەر بابەتێک دەستی بۆ بەری بەبێ پەرلەمان بە زیان دەشکێتەوە بەسەر هەرێمی کوردستاندا و ئێستا و ئایندەشی لەوەی ئێستا کە هەیە ناشینتر دەکات. لە بەرواری 12 2015 ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بچێتەوە تەلاری پەرلەمان. لەو کاتەوەش ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و لە ئێستاشدا بۆ هەنگاونان بۆ پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی هێزەکان لە هەوڵدان بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئەمەش لە کاتێکدایە لە ڕۆژی 6/11 ئەم ساڵ وادەی پەرلەمان کۆتایی دێت و بەمەش لە ئەگەری کاراکردنەوەی پەرلەمان بەشێکی دیکەی هەرێمی کوردستان دەکەوێتە بۆ شایی یاسایی و هێندەی تر گرفتەکان قوڵتر دەبنەوە. پەرلەمان ئەو دەستگا یاساییەی کە لە بنەڕەتدا بۆ دەرکردنی کۆمەڵێک یاسای جوان و چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان دروست بووە و سەرجەم ڕەنگەکانیشی لەخۆ گرتووە. بەڵام لە دوای لە کارکەوتنیدا بگرە نەک وەستانی پرۆژە یاساکان تێیدا، بەڵکو بۆتە سەرچاوەی کێشەی هێز و لایەنە سیاسیەکان. لە سەرجەم کۆبوونەوەکانیش چ لە ناوەخۆ یاخود لە دەرەوەدا باس لە چۆنیەتی لە کارکەوتنی و هەروەها کاراکردنەوەی دەکرێت. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.